بیسەرانی ڕوودا و لە هەرکوێکەکان سڵاوتان لێبێ هەوراز گوڵپیم لە بڕگەی سەرتێشتی ئەمڕۆ میوانداری بەڕێز سڤین موسلەر جێگری کۆنسۆڵی گشتی ئەڵمانیامان لە هەرێمی کوردستان کردووە بەدەم نان خواردنی بەیانیەوە گفتوگۆ لەسەر کۆمەڵێک مژار و پرسەکەین. جەنابی کۆنسۆڵ زۆر سپاس بۆ قبولکردنی میوانداریەکە. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان، خۆشحاڵم کە لێرەم. بژیت هەر سەرەتا لە سەر مێزەکەەوە دەست پێ بکەین. ئەمانە کامیان لە ئەڵمانیا هی خواردنی بەیانیانە زۆر کامیان نەخۆنێەوە؟ لە ئەڵمانیا لە تێشدا زۆر گرنگی بەهێلکە و نان و پەنیر دەدرێت. ئیتر بەڵێ دەبێت بڵێم کە ئەوە بەتام دیارە و تامەزرۆم کە بیخۆم. بەڵێ زۆر باشە، سە دەست پێەکەین. تەماتە و هێلکە زیاتر لە کوردستانە بە بەیانیان ناخورێت، خۆشە و هێلکەش بەو شێوازە هێلکە و پیازیش ئەی خۆین، بەڵام بەو شێوازە زۆر کەمەی خۆین. تا ئێستا تەماتە و هێلکەت خواردووە بە تێکەڵاوی لێرە؟ بەڵێ بەڵێ ئەوەی ڕاستی بێت دەبێت ئەوە بڵێم کە زۆر حەزم لە خواردنی کوردی هەیە، تەنانەت کە لە ئەڵمانیاشم زوو دەچم بۆ چێشخانە کوردیەکان، بۆیە دەبێت بڵێم کە زۆرم حەز لێتی و بە نزیکەی هەموو جۆرە خواردنێکم تاقی کردوتەوە. بەڕاستی و بە تایبەتی حەزم لە هەنگوینی کوردیە، دەبێت بڵێم ئەمە شتێکی زۆر تایبەتە. جا بۆ نەکبەتێکە هەمویان خستوتە بەردەم منەوە، نۆتێلاوینەکان خستوتە بەردەم تۆ. ئاساییە دەتوانین بەش یەکدی بدەین. زۆر باشە. جا کەلتوری ئەمە وایە ئەوەی کە گەورەیە بە تەمەن سەرەتا ئەو دەست پێکا بە خواردن فەرم و کەرەم کە و دەست بە گفتوگۆکەمانەکەی. بزانم سەرەتا حەزم لەوە دەست پێ بکەم، بزانم ژیانی ڕۆژانەت لە کوردستانە چۆنە، چۆن بەسەرەبەی و توانی لە تێکەکەڵی کۆمەڵگەی کوردستانی ببی؟ خۆی بڵێ بەلایانی کەمەوە ئەوەی بەڕاستی هەوڵ دەدەم بیکەم ئەوەیە ئەوەندەی بۆم بلوێت بچمە دەرەوە و ئەوەندەی بکرێت کنسوڵخانە جێبێڵم بۆ ئەوەی تێکەڵی خەڵکی کورد بم و بیان بینم. پێم وایە ئەمە شتێکی گرنگە بۆ ئەوەی وڵاتەکە یاخود هەرێمەکە بناسی. ئیتر بەڵێ هەوڵ دەدەم ئەوەندەی بۆم بلوێت بچمە دەرەوە و بە هەرێمی کوردستانی عێراقدا بگەڕێم. اینجا چاویشم بە خەڵکێکی زۆر کەوتووە. بەڵێ ماوەی ساڵەکە لێرەی هەموو شارەکانی کوردستان گەڕاوی؟ ڕەنگە دانە بەدانی شوێنەکاندا، بەڵام پێم خۆش ئەوە بڵێم کە زۆر گەڕاوم. ڕوونە چوومەتە دوهۆک، سلێمانی، هەروەها چوومەتە زاخ و بارزان و چیای کۆڕەک. اینجا بەم نزیکانەش واتە پێرێ، سەردانی سلێمانی و هەڵەبجە و تەنانەت کفریشم کرد. هەر بۆیە نیازم ئەوەیە تا بلوێت سەردانی زۆرترین شوێن بکەم و زۆرترین کەسیش ببینم. چی زۆر سەرنجی ڕاکێشاوی تا ئێستا لە کوردستانە؟ دەبێ بڵێم کە میوان دۆستی خەڵکەکەی بەڕاستی هەمیشە ئەوە کە من کێش بووە کە ببینیت چۆن بە باوەشی کراوەوە پێشواسیمان لێ دەکرێت. میوان دۆستی کورد زۆر سەرنجڕاکێشە. پێم وایە پێم خۆشە بڵێم کە پەیوەندیەکی تایبەت لە نێوان ئەڵمانیا و کوردستاندا هەیە. وەک دەزانن ژمارەیەکی زۆر ڕەوەندی کورد لە ئەڵمانیادا هەن. اینجا دووەم شت خواردنەکانتانە. ئەمانەی کە لە بەردەمماندان بەڕاستی حەزم لە خواردنی کوردیە، بەڵام دەبێت وریا بم کە زۆر نەخۆم بۆ ئەوەی کێشم زۆر زیاد نەبێت. وایە باست لە پەیوەندی هەرێمی کوردستان و ئەڵمانیا و بوونی ڕەوەندێکی گەورەی کوردی لە ئەڵمانیا کرد، بەڵام بۆچی پەیوەندی ئابووری و بازرگانیەکان لە نێوان ئەڵمانیا و هەرێمی کوردستانە پێش ناکەون؟ خۆی با سەرەتا بڵێم کە بازرگانیەکی بەرچاو لە نێوان ئەڵمانیا و عێراقدا هەیە. هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە عێراق. بەر لەوەی بێم بۆ ئێرە سەیرم کرد کە نزیکەی 800 کۆمپانیای ئەڵمانی بە شێوەی بەردەوام لە عێراق کاری بازرگانی دەکەن و ئامارێکمان وەرگرت کە پشکی هەرێمی کوردستان لەمەدا نزیکەی 20 بۆ 30%. هەروەها 30 کۆمپانیای ئەڵمانیمان هەیە کە لێرە لقیان هەیە، بە شێوەی بەردەوام لێرە لقەکانیان لە عێراق کار دەکەن. بەڵام بەشێک لە ڕاستیەکەی ئەوەیە کە دەبێت ڕازگۆ بین، هەندێک کێشە و گرفتی شەن کە دەبێت بەسەریاندا زاڵ بین. ئەوە تەماتۆ ڕۆنەکەیە، تەماتۆ هێلکەکە.
سپاس هەوڵ دەدەم بەرم نەکەوێت و جلەکانم پیس نەبن. بەڵێ هەندێک نیگەرانی هەن کە دۆخی ئاسایی شێشتا مای نیگەرانی هەندێک کۆمپانیایە دوو دڵن لەوەی لێرە کاری وەبەرهێنا بکەن. لە بەردۆخی ئاسایش هەندێک جاریش لەبەرەوەی هێشتا وێنەیەکی شێوابیان لەبارەی دۆخی ئاسایشی ئێرە هەیە. ئیتر بەڵێ دەبێت ڕازگۆ بین کە بیرۆکراسیش هەیە. هەروەها دوای نیشیان وەک ئەوانی دیکە ئەوەیە کە کێشەمان لەگەڵ گەندەڵیدا هەیە. هەروەکو محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی نوێ عێراق ڕایگەیان کە کاری سەرەکی ئەو ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. بۆیە ئەم هەموو گرفتانە تا ڕادەیەک ڕێگری لە کاری بازرگانیدا دەکەن، بەڵام هەر چۆنێک بێ لە نێوان ئەڵمانیا و کوردستاندا کاری بازرگانی هەر هەیە. بەڵێ لە هەرێمی کوردستانە هیچ مەترسیەکی ئەمنی هەیە لەسەر ئەو کۆمپانیا ئەڵمانیانەی کە کارەکەن. باست لە مەترسی ئەمنی کرد کە ترسی ئەمنیانەیە. سەقامگیری هەرێمی کوردستان ینی دۆخەکەی گونجاو نییە بۆ بەرهێنانی کۆمپانی ئەڵمانیەکان لە هەرێمی کوردستانە نیگەرانیەکانیان چین؟ کاتێک قسە لەگەڵ نوێنەرەکانی کۆمپانیاکان دەکەم ئەوانێک ئەڵمانین پێم وایە لە ئەڵمانیا زۆربەی کۆمپانیەکان ئەو وێنەی چەند ساڵێک پێش ئێستای شەڕی داعشیان لەبەرچاوە. ئەوە هێشتا لە مێشکی زۆر کەسدایە. هەروەها لە هەواڵەکانی ئەڵمانیادا دەبێتەوە بڵێم کە کێشەکانی وەک هێرشەکانی تورکیا و ئێران لە ئەڵمانیا دەبنە سەردێڕی هەواڵەکان. ئەوە بۆیە ئەوان هەندێک جار لەباری هەرێمی کوردستانەوە ئەم وێنانەیان لە مێشکدایە. جا ئەمە بەشێکە لە کاری ئێمە کە وەک کونسوڵخانە بە شێوەی تایبەت ڕاوێژیان بدەینێ و بۆیان ڕوون بکەینەوە کە دۆخی ئاسایش لێرە جیاوازە کە دەبێت بێن بۆ ئێرە. باشترین شت ئەوەیە بێن بۆ ئێرە و خۆیان بە چاوی خۆیان دۆخەکە ببینن. بەڵام ئەمە هۆکارێکەیە کە هەندێک جار خەڵک هێشتا وا بیر دەکەنەوە کاتێک دێنە سەر بابەتی ئاسایش نیگەرانی هەیە. چۆن هانیانەدەن ئەو نیگەرانیانی کە هەیەیانن لەسەر دۆخی ئەمنی هەرێمی کوردستان ئەیڕەوێننەوە ئەو وێنایی کە لایەن دروست بووە کە دۆخی ئەمنی هەرێمی کوردستان ناسەقامگیرە دڵنیانەکەنەوە کە نەخێر بەو شێوەیە نییە. هەرێمی کوردستان جیاوازە لە ناوچەکانی دیکەی عێراق. هەوڵتان داو بەوە فەرموو. سپاس. بەڵێ وەک گوتم ئەمە بەشێکە لە کارەکەمان و بەشێکە لەوەی کە ئێمە پێویستە وەک کونسوڵخانە بیکەین. وەک پێشتر گوتم خاڵی سەرەکی ئەوەیە کە بەڕاستی خەڵک بانکێشکەین بێنە ئێرە و خۆیان دۆخەکە ببینن. هەروەها لێرەین بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستاندا دروست بکەین. ئێمە ژووری بازرگانیمان هەیە. ژووری بازرگانی ئەڵمانیا لە بەخدا و هەولێر نووسینگەی هەیە. ئەوان لەگەڵ کۆمپانیەکانی ئەڵمانیادا ڕاوێژ دەکەن. بۆیە بەڵێ پێم خۆشە بڵێم کە ئێمە دەتوانین کارەکان باشتر بکەین وەک ئەوەی تۆ ئاماژەت پێدا. ئیتر ئەمەش بەشێکە لە کاری ڕۆژانە. جنابی قونسڵ ئێستا هاوڵاتی ئەڵمانیا کە لە هەرێمی کوردستانن وڵاتی نامی ئەڵمانیان هەیە ژمارەیان زۆرە؟ بەڵێ ئێمە مەزەندە دەکەین و دەبێت بڵێم کە لە ڕاستیدا ژمارەی فەرمیمان نییە، چونکە بۆ ئەوەی بزانین ژمارەی ئەو هاوڵاتی ئەڵمانیانی لە هەرێمی کوردستان چەندن باشتر ئەوان بێن لای ئێمە خۆیان تۆمار بکەن. تەنیا ژمارەیەکی زۆر کەمیان خۆیان تۆمار کردووە کە تەنیا 93 کەسن. هاوڵاتیمان لە ئەمارەکاندا هەیە، بەڵام دەزانین کە ئەمە ژمارە ڕاستەقینەکە نییە. ئێمە مەزەندە دەکەین کە نزیکەی 5,000 هاوڵاتی ئەڵمانی لێرە لە هەرێمی کوردستان بن. بەڵام وەگەوەی گوتم ژمارەی فەرمیمان لا نییە، چونکە خەڵک لای ئێمە خۆیان تۆمار ناکەن. من تەنیا دەتوانم بانکێشتیان بکەم. ئێمە لە ماڵپەڕەکەماندا لیستی ئەڵمانیەکانمان هەیە و ئەگەر هاوڵاتی ئەڵمانی بیت دەتوانی لەوێ خۆت تۆمار بکەیت. ئیتر بۆ نمونە ئێمە دەتوانین خزمەتگوزاریان بۆ دابین بکەین، بەڵام زۆربەیان نایکەن. مەزەندەش دەکەین کە ژمارەیەکی زۆری خەڵکی ئەڵمانیا لێرە بن، بەشێکی زۆریان هەڵگری دوو وڵاتی نامن. تاوەکو چەند بایەخ بە ئاستی قوتابخانەی ئەڵمانی و کاروباری قوتابخانەی ئەڵمانی لە هەرێمی کوردستان دەدەن. بەڵێ ئێمە زۆر بایەخ بە قوتابخانەی ئەڵمانی دەدەین. قوتابخانەیەکی زۆر سەرکەوتووە لە ڕووی داراییەوە تا ڕادەیەکی زۆر لەلایەن حکومەتی فدرالی پشتیوانی دەکرێت.
خەڵکی ئەڵمانی هەن کە وەک مامۆستا لێرە کار دەکەن. اینجا من وەک خۆم بەردەوام بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی بەڕێوەبردن دەکەم. من ئەندامی ڕاوێژکاری ئەنجومەنی بەڕێوەبردین و قوتابخانە ئەڵمانیەکانم. چەند هەفتەیەک پێشتر لەوێ بووم و بەردەوام لەگەڵیاندا ئاڵوگۆری زانیاریمان کردووە. خەڵکێکی زۆر تۆ جارە بخۆ منە خەریک هەمووی تاواکەم شتە تۆ هێنی نەخوارد. سپاس دەکەم. پرسیارێک کە خەڵک لەوە چە زۆر بەلایەوە گرنگ بێ بابەتی ڤیزای ئەڵمانیایە. خەڵکێکی زۆر بۆ گەشتیاری بۆ بازرگانی و چارەسەری تەندروستی دەچنە ئەڵمانیا، بەڵام ڕێکارەکانی وەرگرتنی ڤیزا زۆر سەختن. ئەوانەی کە دەچن گلەیی دەکەن، زۆر چاوەڕێەکەن. بیرتان لەوە نەکردوتەوە ئەمە ئاسان بکەن. خۆی دەزانیت ئەوە بابەتێکی ئالۆزە. اینجا زۆر سپاس بۆ تۆ کەم دەرفەتت دامێ کەمێک ڕێکارەکان ڕوون بکەمەوە. شتەکە ئەوەیە ڕێکارەکان و یاساکان لەلایەن یاسای یەکێتی ئەوروپاوە نووسراون کە بە کۆدی شنگن ناسراون. ئەوەش یاسایەکی وڵاتانی ئەوروپایە کە دیاری دەکات تۆ لە چ دۆخێکدا دەتوانی ڤیزا وەربگریت. بۆیە ئەمە ئەو چوارچێوەیە کە ئێمە وە کۆنسوڵخانە لە بەشی ڤیزادا دەبێت جێبەجێیان بکەین. ئێمە ئەو ڕێسایانەمان دانەناون، بەڵکو دەبێت جێبەجێیان بکەین. ئەوەی لە کۆنسوڵخانە دەکەینەوەیە وا بکەین پرۆسەکە تا دەکرێت ئاسان بێت بۆ ئەو کەسانی داوای ڤیزا دەکەن و بە گوێرەی چوارچێوەی ئەو یاسایانە بێت کە بۆمان دانراون. بەڵام ئەوەی پێم خۆشە جەختی لێ بکەمەوە دوو خاڵە. یەکەم، زۆر گرنگە هەموو داواکارێک کە سەردانی ماڵپەرەکەمان بکات هەموو زانیاریەکانی تێدایە و دەتوانێت بیان دۆسێتەوە. دەتوانێت بزانێت پێویستت بە چ جۆرە زانیاریەکە بۆ ئەوەی پێشکەشی بکەیت. بەداخەوە هەندێک جار لە داواکاریەکان تەواو نین. ئەوەی کە بەڵگەنامەیەک لەگەڵ داواکاریەکدا دانەنراوە جا ئەمەش لە بواری ڤیزادا بۆ ئێمە کێشەیە. دووەم خاڵیش کە پێم خۆشە جەختی لێ بکەمەوە ئەوەیە کە پێویست ناکەم چی بۆ کۆمپانیای گەشتیاری یان نووسنگەی وەرگرتنی ڤیزا بۆ ئەوەی ڤیزا وەربگریت، بەڵکو دەتوانیت لە ڕێگای ماڵپەڕی VFS کە خزمەتگوزاری پێشکەش دەکات ناوی خۆت تۆمار بکەیت و چاوپێکەوتنی ئۆنلاین تو داواکاریەکەت بنێریت. بەڵام هەروەکو پێشتر ئاماژەم پێدا بەڕاستیە بە زۆر گرنگە کە داواکاریەکە تەواو بێت و هەموو بەڵگەنامە پێویستەکانی لەگەڵدا بێت، چونکە ئەمە بە یاسا بڕگاری لەسەر دراوە. ئەمە شتێک نییە کە ئێمە بتوانین گوێ پێ نەدەین بڵێن پێویستمان بەوە نییە. بەڵێ جا جەنابی کۆنسۆڵ ئەمە هەنگوینەکەیە خەڵکێکی زۆری دەزڕاکێشە گینا بەخوا من هەمووی تەواوەکە. خەڵکێکی زۆر لە زۆر شوێنان بانگەشەیەوە دەکەن کە ڤیزەی وڵاتانی ئەوروپا و ئەڵمانیەشی تایە بێگومان زۆر جار خۆم بینیومە کە بە پارەیەکی زۆر دابینەکەم بۆ خەڵک. ئەوە ڕاستە چیت هەیە بۆ ئەوانی کە ئەو بانگەشەکەن و ئەوانش کە باوەڕیان پێکەن لە بەرامبەر بڕێکی زۆر پارە کە زیاتر لە $10,000 ڤیزی ئەڵمانیا بەدەستێنن. خۆی هەروەکو پێشتر ئاماژەم پێدا پێویست ناکە ئەم پالە زۆرە بە نووسنگە گەشتیاری یان نووسنگەی وەرگرتنی ڤیزا بدەیت. ئەوەی دەتوانیت هەر کەسێک دەتوانێت لە ڕێگەی ماڵپەڕەکەمانەوە ماڵپەڕی کاتی چاپێکەوتن دیاری بکات. هەموو کەسێک دەتوانێت داواکاریەکە بە تەواوی بکات بە هەموو پێویستی و بەڵگەنامەکانیشەوە پێشکەشی بکات. بۆیە دەمەوێت جەخت لەوە بکەمەوە کە ئەو بەرەپارە زۆرە پاشەکەوت کرد. ئەو بەرەپارەیە مەدەن لەجێ ئەوەدا زۆر بەباشی داواکاریەکە پێشکەش بکەن. ئەمە زۆر گرنگە چونکە ئەگەر داواکاریەکی ناتەواومان بەدەست بگات هەموو بەڵگەنامە پێویستەکانی تێدا نەبێت ئەوە هیچ بژاردەیەکمان نابێت و دەبێت داواکاریەکە ڕەت بکەینەوە. ئەمە لەلایەن کۆدی شنگنەوە کە پێشتر باسم کرد ئەمانە هەمووی دیاری کراون. ئێستا هەندێک شوێنان لە هەرێمی کوردستاندا خەڵک فێری زمانی ئەڵمانیەکەن و کار و شوێنی خوێندن لە ئەڵمانیا بۆ خەڵک ئەدۆزنەوە بە شێوەی یاسایی. ئێوە ئاگاداری ئەوەن؟ بەڵێ بە دڵنیاییەوە. پەیمانگای گۆتە هەیە و پێم وایە هەموو کەسێک پەیمانگای گۆتە دەناسێت خولی فێربوونی زمانی لێ دەگوترێتەوە. ئێستاش بەم دواییانە ئەکادمیایەکی نوێمان دامەستراندووە بە ناوی BIA کە ئەوانش خولی زمان پێشکەش دەکەن. لە ڕێگەی گۆتە و BIA دەتوانیت بڕوانامەی پێویست دەست بخەیت کە پێویستن بۆ هەندێک لە ڤیزاکان. بۆیە بەڵێ تەواو ئاگاداری ئەوانەم و ڕوونیشە پەیوەندی نزیکم لەگەڵیاندا هەیە. لەبارەی خوێندکارانی شەوە پێم خۆشە جەخت بکەمەوە کە ئێمە DAAD مان هەیە کە ئەکادمیای ئەڵمانی بۆ ئاڵوگۆڕی خزمەتگوزاریە کە لێرەش لە هەولێر نووسنگەی هەیە.
هەروەها هاوکاریەکی زۆر نزیک لە نێوان زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆ ئەڵمانیەکاندا هەیە. جا ئێمەش زۆر شانازی بەم هاوکاریە بەهێزەوە دەکەین. باشە. هەنگوینی کوردیت خواردووە تا ئێستا؟ بەڵێ بەدڵنیاییەوە. ئەزانی باشترین هەنگوینە لە سەراسی زۆر باشە. باشترین هەنگوینە لە سەراسی جیهان. دەبێ بڵێم کە هەر کاتێک دەگەڕێمەوە بۆ ئەڵمانیا بە زۆری حەز دەکەم دووشت لەگەڵ خۆم بەرمەوە کە هەنگوین و هەنارن. هەناری هەڵەبجە کە پێم وایە لە جیهاندا باشترینێت. بەڵێ باسی هەناری هەڵەبجەت کرد. بەم دوایانە هەناری هەڵەبجە هەناردەی وڵاتانی عەرەبی و ئەوانەشکرا و پلانیش هەیە بنێردرێ بۆ وڵاتانی ئەوروپی. ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە هەناری هەڵەبجە ببەن بۆ ئەڵمانیا؟ خۆت دەڵێی تاموچێژێکی تایبەتیە، خۆت باشە خۆی لەگەڵ خۆتی ئەیبیتەوە، بەڵام خەڵکی تر بێ بەشەکەی لەو تاموچێژەی خەڵکی هەناری هەڵەبجە هەیەی. بەڵێ خۆی ئەمە شتێکە کە ئێمە وەک کنسوڵخانە ناتوانین بکەین، چونکە ئێمە لە نێو هاوردە و هەناردەی بازرگانی دانین. بەڵام بەڵێ پێم وایە کە دەبێت خەڵکی ئەڵمانیا تامی هەناری هەڵەبجە بکەن، لەبەرەوەی وەک پێشتیش گوتم پێم وایە لە جیهاندا هەناری هەڵەبجە باشترینە. بەدڵنیاییەوە ڕەنگە دەرفەتە بێت بۆ ئەوەی کۆمپانیایەکی ئەڵمانیەوە بکات. بەدڵنیاییەوە بچینە سەر هەندێک بابەتی دیکە بە سازەکەم بفەرمووی لەسەر چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە وەکو ئەڵمانیا. لێ ڕازی؟ باش بوو باسیەوەت کرد. لە 5 ساڵی ڕابردووەوە سەرۆکاریمان لەگەڵ چاکسازی پێشمەرگەدا هەبووە کە ئەمەش بە شێوەیەکی سەرەکی لەگەڵ 3 وڵاتی دیکەدا دەیکەین: ئەمریکا و بەریتانیا و هۆڵەندا. هەندێک بەرەو پێشچوونمان هەبووە و ئەوەش ڕاستە کە ئێمە پێمان خۆشە بەرەو پێشچوونی زیاتر ببینین. هەندێک شت تاوەکو ئێستا بەدیی هێنراون. من بڕوام وایە کە دەبوو بمانتوانی بواە زیاتر بەرەو پێشەوە بچین، بەڵام ئەوەی پێویستمانە پابەندبوونێکی سیاسی ئاشکرایە لە هەموو لایەنەکانەوە بۆ ئەوەی بتواندرێت ئەمە بکرێت، چونکە ئێمە تەنیا دەتوانین ڕاوێشکەین. ئێمە لە ڕاستیدا لای خۆمانەوە ناتوانین چاکسازی لەناو پێشمەرگەدا ئەنجام بدەین. بۆیە بەڕاستی هیوادارین ئەم پابەندبوونە سیاسی ئاشکرایە لە هەموو لایەنەکانەوە هەبێت بۆ ئەوەی ئەم یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە بەدەست بهێنرێت. تاکەی چاوەڕێەکەن، تاکەی هاوکاریەکەن، تاکەی سەبرەگرن. خۆی ئێمە ئارامگرین. پێم وایە هەموو وڵاتەکان تێدەگەن کە ئەمە ئاڵنگاریەکی زەحمەتە و چاکسازیەکی زۆر ئاڵۆزە، بۆیە لام وایە دەبێت ئارام بگرین. بەڵام ئەوەش ڕاستە کە پێویستمان بە بەرەو پێشچوون هەیە، پێویستمان بە پابەندبوونێکی ئاشکرا هەیە، وەک ئەوەی گوتم، بۆ ئەوەی ئەوە بەدەست بێنین کە هەمومان پێکەوە دەمانەوێت بەدەستی بێنین. بەڕاستی هیوادارم کە بتوانین لە 2023دا بەرەو پێشچوونێکی بەرچاو ببینین. هیچ پلانتان هەیە بۆ هاوکاریکردنی خەڵکی شنگال؟ سپاس بۆ خستنە بەرباسی ئەم بابەتە. ڕەنگە تۆش بیزانیت کە چارەنووسی کۆمەڵگەی ئێزیدی لە ئەڵمانیا سەرنجێکی زۆری لەسرە. لە سەرانسەری جیهاندا ئێمە لە ئەڵمانیا زۆرترین ڕەوەندی ئێزیدیمان هەیە. بۆیە هەر لە ساڵی 2014ەوە ئێمە زۆر بە جددی گرنگیمان بە ئێزیدیەکان داوە لە ڕێگەی گەلێک پرۆژەوە. لە شنگالیش پرۆژەی زۆرمان هەن. لە کەمپەکانیشدا هاوکاریمان پێشکەش کردوون و هەوڵمان داوە یارمەتی خەڵکی ئاوارە بدەین. ئێمە کاری زۆر بۆ کۆمەڵگەی ئێزیدی دەکەین. ئێستاش کە دەرفەت ڕەخساوە، من حەز دەکەم ئەوە باس بکەم کە پەرلەمانی ئەڵمانیا لە 19 کانونی دووەم لە بەرنامەیدایە بڕیارێک پەسەند بکات کە لەو بڕیارەدا ئەو تاوانەی بەرامبەر بە کۆمەڵگەی ئێزیدی کراوە لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە ئەنجام دراون وەک جینۆساید دانی پێدا بکرێت. ئەمەیش لە 19 کانونی دووەم دەبێت. ئەمە پابەندبوونی ئاشکرای ئەڵمانیا لەم بارەوە پیشان دەدات. هیچ دەکەن بۆ هاوکاریکردنی پەنابەرانی سووریا لە هەرێمی کوردستان؟ خۆی ئەمەش بابەتێکی دیکەیە. هەوڵمان داوە یارمەتی ئاوارەکان بدەین، بە تایبەتی و بە شێوەیەکی سەرەکی ئەزیدیەکان. بەڵام هاوکات زۆر بە جددی یارمەتی پەنابەرە سووریەکانیشمان داوە و پشتیوانیمان کردوون.
هێشتا زۆربیان لە کەمپەکاندان بە شێوێکی سەرەکی لە هەرێمی کوردستان. ئەڵمانیا لە سەرانسەری جیهان یەکێکە لە گەورەترین بەخشەرەکانی هاوکاری مرۆیی، بۆیە بەڵێ ئێمە زۆر بایەق بەم لایەنەش دەدەین. جا چ ڕاستەوخۆ بێ لە ڕێگەڕێکراوە ئەڵمانیەکان وەک GIZ دەوە یان پارەیەکی زۆر دەدەین بە یونیسێف و UNHCR بۆ ئەوەی پشتیوانی لەم خەڵکە بکەن. پرسێکە لەوە چە جێی سەرنجی ئەڵمانیاش بێ لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و هەمیشە لە کاتی پێکێنانی حکوومەتەکانەوە دوای هەڵبژاردن جەختی لەسەرەکانەوە بابەتی ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی جەناب لە هەرێمی کوردستانی دۆخی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین چۆنە لە سنگێنی و ڕقسەکانیشی پێ بڕن تۆ هیچ نەخواردن هەموو خواردنەکەش سارد بێ دەزانی خەمن دەبێ مەگە دوایی بۆ مانگەرم کەنەوە هەمووی زۆر سپاس دەکەم هێشتا زۆر بەچێژە زۆر سپاس. بەڵێ مافی مرۆڤ بۆ ئێمە بابەتێکی زۆر گرنگە. ئێمە لە هەرێمی کوردستان زۆر لە نزیکەوە چاودێری دۆخی مافەکانی مرۆڤ دەکەین. بەڵێ لە ڕابردوودا هەندێک نیگەرانی هەبوون، ئێمەش بە ئاشکرا نیگەرانیەکانمان دەردەبڕین. ئێمە ڕخنەمانە بوو سەبارەت بە هەندێک بابەتی تایبەت بە ئازادی ڕۆژنامەگەری واتەکاری ڕۆژنامەگەری. ئێمە ئەوەمان باشکرا لەگەڵ هەندێک وڵاتی هاوڕا ڕاگەیاندووە، هەروەها بە هاوبەش لەگەڵ یونامی. ئەمە بابەتێکە کە هەمیشە لە دیدارەکانماندا باسمان کردووە. ئێمە هەمومان پابەندێکمان هەیە کە دەبێت ڕێگە بە ڕۆژنامەڤانام دەین، ڕۆژنامەڤانی وەک تۆ، بۆ ئەوەی پیشەکەی خۆیان بە ئازادانە ئەنجام دەن. ئەمە بابەتێک کە ئێمە زۆر بایەخی پێدەدەین و لە نزیکەوە چاودێری دەکەین. وەڵامی نیگەرانیەکانتان دراوەتەوە لەسەر و پرسە؟ بەڵێ ئێمە لە گفتوگۆداین. پێم خۆشە بڵێم کە پێکەوە دەتوانین بەرەو پێشەوە بچین. ئەوە گفتوگویەکی بەردەوامە کە پێکەوە لەگەڵ چەند وڵاتێکی هاوڕادا دەیکەین، وەک پێشتریش باسم کرد. بۆیە پێم خۆشە بڵێم کە ئەوە گرنگە کە لە گفتوگۆ بەردەوام بین و هەر کاتێک نیگەرانیمان لەبارەی هەندێک پێشاتەوە هەبوون ئێمە هەست دەکەین پابەندین باسییان لێوە بکەین. بورە زۆر جار دەبیستین و دەخوێنینەوە لە هەواڵەکان کە دەگوترێ وڵاتانی ئەوروپی بە تایبەتی ئەڵمانیا پێویستی بە دەستی کارە لە زۆربەی بوارەکانە. ڕاستی حەزەکەینەوە لە زاری خۆتەوە بیستین، خۆتانەوە بزانین چیتان پێویستە و ئەتوانن سوود لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەربگرن یا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانن ئاسانکاریان بۆ بکەن بێنە ئەڵمانیا لە دەستی کار. بەڵێ سپاس، تۆ بە تەواوەتی ڕاست دەکەیت. ئێمە لە ئەڵمانیا لە دەستی کاردا کورتێنانمان هەیە. هەر لەبەرەوەیشە پێویستمان بەوەیە سەرنجی کرێکارانی دەرەوە و لە نەویشاندا کرێکارانی هەرێمی کوردستان ڕابکێشین. ئێستا لە ئەڵمانیا گفتوگویەک لە ئەنجومەنی وەزیران و هەروەها وەک ڕوونە لە پەرلەمان دەکرێت کە چۆن ئاسانکاری بکەن بۆ ئەم جۆرە ڕێکارانە بۆ خەڵک کە داواکاری کار لە ئەڵمانیا و فیزا پێشکەش بکەن. ئەمە گفتوگویەکی بەردەوامە کە لەم چەند مانگەی دواییدا چڕ بوونەتەوە. هیوام وایە بەم زوانە بگەنە چارەسەرێک، چونکە تۆ ڕاست دەکەیت ئێمە کورتێنانمان لە دەستی کاردا هەیە و پێویستمان بە کرێکاری شایستە لە دەرەوە هەیە، بەڵام هێشتا هیچ بڕیارێک لەم بارەوە نەدراوە. زیاتر پێویستان بە چییە مەسەلەن لە چ بوارێکە هاوڵاتی هەرێمی کوردستانیش ئەتوانێت سوودمەند بێ لەو دەرفەتە؟ بەڵێ بە دڵنیاییەوە پێم وایە لە ئاستێکی فراواندا خەڵک پێویستن و بە تایبەتی ئەوەی پێی دەگوترێت کاری مینت بەمانەی میکانیک و ئایتی و زانستە سروشتەکان و تەکنەلۆژیا دێت. لەم بوارانەدا خەڵکمان پێویستن. هەروەها ئەگەر باز لە کەرتی تەندروستی بکەین بەداخەوە دەبێت بڵێم کە لە ئەڵمانیا دانیشتوویەکی زۆر بەتەمەن هەن، بۆیە پێویستمان بە خەڵکی زیاتر هەیە بۆ ئەوەی چاودێری بەتەمەنەکان بکەن. بۆیە لەم بوارەدا پێویستمان بە کرێکاری دەرەکی هەیە
بۆ ئەوەی یارمەتیمان بدەن. بەڵێ بابەتێکی دیکە کە پەیوەندی بە تەواوی مرۆڤایەتی و هەیە بابەتی گۆڕانکاریەکانی کەش و هەوایە. چۆن دەڕوانە هەنگاوەکانی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی جەنابەت لە هەرێمی کوردستانی بۆ ڕوبەڕووبوونەوەی یا کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان چۆن ئێوە هاوکار دەبن؟ زۆر سپاس بۆ کردنەوەی ئەم بابەتە گرنگە. دەبێت هەمومان پێکەوە لەم لایەنەوە کار بکەین. چونکە ئەمە ئاڵنگاریەکی جیهانیە. وەک تۆ گوتت ئەمە ئاڵنگاریەکی جیهانیە کە دەبێت هەمومان ڕوبەڕووی ببینەوە. بە تایبەتی دەبێت عێراقش بیکات. چونکە نەتەوە یەکگرتوەکان عێراقی لە 5 وڵاتی یەکەم داناوە کە زۆرترین کاریگەر بوون بە گۆڕانی کەشوهەوا. ئەمەش لەسەر ئاستی هەموو جیهان بۆیە دەبێت کاری زۆری لەسەر بکەین. ئێمە پێمان وایە کە دەبێت کاری زیاتری لەسەر بکەین تاوەکو ڕەوشەکە بەرەو باشتر بڕوات. من هەز دەکەم کە بەرپرسانی عێراق و لێرەش لە هەرێمی کوردستان لەمە تێگەیشتوون کە دەبێت کاری زیاتر بۆ ئەمە بەستە بکەین. بۆ نمونە زۆر زیاتر پشتیوانی لە وزە نوێ بووەوەکان بکەین. بۆ نمونە لە وڵاتێکی لەم جۆرەدا کە هەموو ڕۆژێک خۆر بەدەرەوەیە پێویستە وزەی خۆر یەکێک بێ لەسەر چاوە سەرچەکانی وسە. بۆیە لێرە دەبینم کە پرۆژەی زۆرتر هەنوو لە زانکۆی دۆک بینیومە کە شوێنێکیان بۆ وزەی خۆر تەرخان کردبوو کە زۆر ناوازە بوو. دەتوانم بڵێم لەو کاتەوەی هاتوومەتە ئێرە کە ساڵ و نیوێک دەبێت کارم لە سەردانانی تەختی وزەی خۆر کردووە لە سەربینای کۆنسوڵخانەکەمان. چونکە دەمەوێت ئەمە وەکو نمونەیەک پیشان بدەم. هەروەها هەوڵیشمان داوە کە کۆمپانیا ئەڵمانیەکان بینین بۆ ئێرە کە لەم بوارەدا کارکەن. بەڕاستی زۆر گرنگە کە لەم بوارەدا هەنگاوی کردەی بنین. چونکە ئێمە هەر ئێستا دەتوانین ئەنجامەکانی گۆڕانی کەش و هەوا ببینین. وەک شەپۆڵی خۆڵبارین و کەمبوونەوەی ئاو. بۆیە زۆر پێویستمان بەوەیە کار لەسەرەوە بکەین و پێویستمان بەوەیە کە هەوڵەکانی خۆمان زیاتر بەگەڕ بکەین. اینجا دەتوانم ئەوەش زیاد بکەم کە دەتوانین کار لەسەر بەرزکردنەوەی هۆشیاری بکەین. چونکە هەندێک جار هەست بەوە دەکەم کە مەترسیەکان هەنووکەین. هەموو کەسێک لەم ئاڵنگاریە وەک مەترسیەکی هەنووکەی تێنەگەیشتووە. بۆیە ئێمە پشتیوانی دارایی ژمارێک پرۆژە دەکەین لە قوتابخانەکاندا بۆ ئەوەی نەوەی تازە لە گۆڕانی کەش و هەوا تێبگەن و بزانن کە دەبێت چی بکرێت. گفتوگۆ لەگەڵ جەناب تا خۆشە، بەڵام من داوای لێبوردن دەکەم نەمێشت باشنانەکەت خۆی دەهێڵینەوە بۆ ڕۆژێکی تر داوەتێکی باش دەکەم ئەگەر کاتتە بوو خواردنی کوردەواری خۆش. سوپاس بۆم دەرفەتە کاتم هەر ئەوەندە بوو. شتێکت ماوە بیڵێ؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئەو میوانداریە و ئەو خواردنە خۆشانە. من هیچ نەبێت کەمێکم خوارد. اینجا دەمەوێت بڵێم کە سوپاسی خەڵکی کوردستان دەکەم بۆ میواندۆستیان و هاوڕێیەتیان لەگەڵ ئەڵمانیادا. ئەمە بەلای ئێمەوە زۆر مای نرخاندنە. زۆر زۆر سپاس بەڕێز سفین موسڵەر جێگری کۆنسوڵی گشتی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش بەخواتان ئەسپێرێت.